li bajarê Nîşopên ku 100 kîlometrî li başûrê paytexta Swêdê ye, pêkertaşekî Kurd fantaziya xwe diguvêşe, berheman diafirîne de ku meydanên bajarên Kurdistanê pê bixemilîne. Tîma Kurdistan TV serdana cihê karê hunermend Şoreş Emîn kir de ku ji nêzik ve pêkerê nawik û xêzan binase. من پیکرساز شۆڕش ئەمین کە ئێستا دانیشتووی وڵاتی سویدم بۆ ماوەی نزیکەی 27-28 ساڵ زیاترە کە من لە سوید دەژیم و پێشتر لە شاری سلێمانی ژیاوم وەکو پیکەرساز لە شاری سلێمانی چەندها پەیکەری گەورەم دروست کردووە کە لە ساڵەکانی 1970 و ئەمانەیە ناسراوترینیان پەیکەرەکەی کانی ئاسکان بوو و چەندها پەیکەری کەش کە ئێستا نەماون لە شاری سلێمانیە دوابەدوای ئەوە کە تۆزێک ئەو ئیشانەی سلێمانی ناوی دەرکرد چوون بۆ شاری هەولێر و لەوێش چەند ئیشێکی زۆر گەورەم بەنیسبەت ئەو کاتەوە ئەنجامە بۆ شاری هەولێر یەکێک لەو ئیشانە ئیشەکەی بەر پارێزگاری هەولێرە ئەو ئەسپانەی کە ماونەتەوە ئێستا لەوێ وەکو خۆی پارێزراوە شتێکی زۆر جوان و من شانازی پێوەکەم کە هەتای ئێستا بە جوانی هێشتویانەتەوە و چەندەها ئیشی کەش هەر لە هەولێرە کە لە ڕێگەی شەقڵاوە و سەرکانی ژنان و ڕێگەی کۆیە و ساحەی بەهار و لەگەڵ موهەندیستێکە ئیشمانە کرد وابزەم ناوی کەمال یەڵدا بوو ئەو شوێنەکانی بۆ هەڵەبژاردم و لەو کاتەی بڵین زەمانی حکومەتی بەحسا کە ئیشەکانمان زیاتر ئیشی فۆلکلۆری و هین بوو زیاتر چون ئەوانەیان هێشداینێن و بەردەوام ئەو ئیشانە کە دروستمان کرد پارێزراوە بوو مەڵاتر لە دوایان نەماوەمانە ئێستا حەزم کرد سەرەتایەکی بڵین قۆناغی ئەو ئیشکردانەی کە لە دوای ئەو مەرحەلەیە کردمان و خۆم کردم پێش چەند ساڵێک کە چوومەوە بۆ کوردستان بڵین لە کوردستان داواکاریان کرد کە بگەڕێمەوە بۆ کوردستان و چەند پێشنگایەکی پەیکەرسازی برۆنز ساز بکەم ئەوەش لە ساڵەکانی 2012 بوو کە چوومەوە بۆ شاری سلێمانی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی لاوان و ڕۆشنبیری هینیان کردین بڵین بانیان کردمەوە بۆ ئەوێ پێشنگایەکی زۆر سەرکەوتوو بوو کە توانیم کۆمەڵێ ئیشی برۆنزی تایبەتی بەرمەوە بە ئیشی بڵین ئەبستراک ئیشی تازە لەگەڵ ئیشی کلاسیکە یا ئەکادمیە بردمەوە بۆ شاری سلێمانی و دوابەدوای ئەوەش لە شاری هەولێرەوە حەزیان کرد منیش پێشەنگایەکی کەش بکەمەوە بۆ ئەوێ یا هەر ئەو پێشەنگایە بەرم بۆ ئەوێ بەڵام بەداخەوە ئەو پێشەنگایە ئیشەکان زۆربەی فرۆشرا و نەمتوانی ئەو ئیشانە بەرمەوە بۆ هەولێر بۆ ئێوە ساڵی داهاتوو پێشەنگایەکم کردەوە لە شاری هەولێر ئەویش هەر داواکاری بوو لە وەزارەتی ڕۆشنبیریەوە زۆر سپاسانەکەم کە دعوەتیان کردم بۆ شاری هەولێر و کۆمەڵێ ئیشی تازەم بردۆ بۆ ئەوێ ئێنجا کە لە شاری هەولێر کۆمەڵێک بەرپرسی شاری هەولێر یەکێ لەوانە بڵین کاک نەوزات هادی بوو پارێزگای لەگەڵ کاک تاهێر عوسمان هاتن بۆ پێشەنگاکەم زۆر ئیشەکانیان بەدڵ بوو و زۆریان حەز کرد کە من
کاتی خۆی ناسرا بووم لەوێ بەڵام ئەوان پارێزگار و شت نەبوون بەڵام ئیشەکانیان ینی وەکووا بڵێن شتێکی پێوتم وتیان ئێمە لە ژێر عەرزا بۆ تۆ گەڕاین بەس تۆ لەسەر عەرزی ویستمانە بزانین ئەم ئیشانە چۆنی یان نوێژن کەینەوە یاشی تازەمان بۆ دروستکەی بۆیە داواکاریان لێ کردم کە چەند ئیشێکی تازە کە لە پێشەنگاکەما بوو بە شێوەیەکی گەورە دروستکەم بۆ شاری هەولێر و شاری هەولێریش بڵین لەو کاتەیە کە زۆر گۆڕانی بەسەرا هاتبوو شارێکی زۆر گەورە بوو ئەو شارە نەبوو کە من پێش 25-30 ساڵ لەمە و پێش ئیشان دروست کرد بوو شارێکی مۆدێرنی جوان بوو ینی ئەو شانەی کە لەوێ بوون ئەمانتوانی بە جوانی ڕێکی بخین لەگەڵ ئەو گۆڕەپان و بیناسازی شتانەی کە لە شاری هەولێرا کراوە سێ ئیشمان هەڵبژارد کە بە مادەی جیاواز بکرێت بۆ شاری هەولێر بەڵام بە شێوەیەشی ئەبستراک بێ ئیشەکان لەبەر ئەوەی حەزیان کرد ئیشەکان جیاواز بێ لەگەڵ ئەو ئیشانەی کە لە هەولێرا هەن ئیشی بڵین مۆدێرن بێ بۆ ئەوەی ئێمە پیشانی گەلانی جیهانی بین کە کەسانی وەکو بڵین هونەرمەندمان هەیە کەسانی کە بە پێی ڕۆژگار پێشکەوتون و هونەری پەیکەرسازیە هونەری تەشکیلی ئەمانە لە قاڵبێکی بەستراوان نینی بچووکە نەماوەتەوە بەڵکو گەورەیە ئێمە لە ئەوروپا ئیشەکەین ئیشەکانمان بە جیهانی ناسراوە ئیشەکانمان لە چەندەها وڵاتی کە دانراوە بۆ ئەوەی کە پیشانی گەلانی جیهانی بین کوردیش ساحێبی هونەرە کورد ساحێبی میلەتێکە کە قارەمانیەتی پیشانی گەلانی جیهانەیە کورد پێشمەرگەیە کە پێشمەرگە بۆتە ڕەمزێکی زۆر گرنگ زۆر گەورە بۆ میلەتی کورد ینی پێشمەرگە کوردستانە بۆیە ئێمە شان بەشانی پێشمەرگە ئەجەنگین و شتی تازە و شتی جوان دروستەکەین بۆ وڵاتەکەمان هەرچۆن پێشمەرگە چەنەها مەلحەمە و مێژوی تازەی دروست کردو بۆ گەلی کورد بۆ کوردستان کە ئێستا ئەبێت شتی زۆر جوانتر بکەین بۆ پێشمەرگە و بۆ وڵاتەکەمان بۆ کورد bi madeya stîl ewa ku zeng nagre Şoreş Emîn pêkerek li Swêdê çêkiribû û niha jî li bajarê Hewlêrê li ser riya Firokexaneya Hewlêrê pêkerê xanim hatiye danîn. Di kargehê de bihna lehîmê û dengê çakûçan dihat. Ev e pêvajoya afirandinê ye. پێکەرێ خێزان دەهێتە ئافراندن. سێ پەیکەری من گەورە کرا بۆ شاری هەولێر یەکێک لەو پەیکەرانە پەیکەری خانم بوو کە ئێستا لە چواریانی لای ماتار لە هەولێر دانراوە ئەو ئیشەم بردەوە بۆ هەولێر پێش 2 ساڵ و نیو بەڵام تا ئێستش هەنێشتی تەکنیکی ماوە و ئیفتتاح نەکراوە خانم ئیشێک بوو بۆیە ناومان خانم کە زیاتر شکلی ئەو پەیکەرە لە ئافرەتێکی جوانەچێت بەڵام بە شێوەیەکی ئەبستراک شێوەیەکی تازە ئیشەکە نافورەیە بە بەرزی 12 مەتر دروستکراوە ئیشەکە ستیلە بە باشترین کوالەتەی ستیل دروستکراوە کە ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە گەر هیچی لێنێت ئەو ئیشە بەتەنیا کە بردوومانێتەوە دوو ئیشی کەش بە دوایەت ئەم دوو ئیشەی کە ئێستا لە سویدە بڕیار وایە
ئەم هەفتەیە بێتەوە بڕاتەوە بۆ کوردستان. ئیشەکان زۆر گەورەن، ئەو دوو ئیشە شەر دوو ئیشی ئەبستراکە، پەیکەری ناوک و پەیکەری خێزان. ئەم دوو پەیکەرەش ناوک زیاتر بڵێن بیربۆچوونی خۆم وەکو ناوکی لەبی شتێک کە نابینرێت، هەموو شتێک هەموو کەسایەتیەک ناوڕۆکی چییە، ناخێکی هەیە. ناخی ئەو کەسانە نادۆزرێتەوە بە سیرکردنیان. وەکو وایە بڵین من شتەکەم ئاسان کردوتەوە بۆ شتێکی ئەبستراکە، ناوکی قۆخێک، ناوکی شتێک، هەموو شتێک ناوکی چییە. جا ئەو ناوکە ئەتوانێت ناوچێکی زۆر جوانی بریقەیار بێت، ئەتوانێت ناوچێکی کرمەی تێکشکاو بێت. ئەجا زۆر لە ئێمە لەوانەیە خەڵک بە شێوازی دەرەوە سیر کات. ڕاستە دەرەوەش شکڵێکی هینە، بڵێن ئەساسە بۆ ئینسان کە چۆنی دەرەوەی لەوانی ناویشی جوانێ، بەڵام مەرج نییە کە ناوی ئینسان ئەو شتە بێت. جا ناوک بەو شتە تەمسیلم کردو، شتێکی تەجریدیە، نەواتی کەسەکە کە سەیریکەین دەرەوەی لەوانەیە زۆر ناشین بێ، بەڵێن ناوی زۆر جوانە، یا دەرەوەی زۆر جوانە ناوی ناشینە. بەس بە پێچەوانەوە ئەم شتەی من ناوی زۆر جوانە، بریقەیارە، دوو پارچەیە، لە هەردوو لاوە سەیریکی تقریبەن وەکو یەکە، پەیکەرێکی ئەبستراکە، بەرزەکەی نزیکەی 2 مەتر و 85 سانتیمەترە، بڵین قوڵیەکەی 2 مەتر و نیوە، پانیەکەی نزیکەی 3 مەتر و نیوە، بە قاعیدەکەوە ڕەنگە ببێت بە 4 مەتر بەرز ببێت. کاکتاهێر یاکدەری پارێزگاری هەولێر کە ئەو خۆی دەستێکی باڵای هەبوو بڵین لە کردنی ئیشەکانە، داواکردنی ئیشتەکانە، هەرچەنە کاک نەوزاتیش لە سەرەتاوە لەگەڵمانە بوو، لە چوارڕیانی لای ئەبوو شەهاب دانرێت. ئیشی خێزانیش ئەینەن شت هەر ئیشێکی تەجریدی گەورەیە، بڵین بە ژێرەکەیەوە، بە قاعیدەکەیەوە ئەبێت بە نزیکەی 6 تا 7 مەتر، ستیلە، قەبارەکەی ینی بڵین کێشەکەی لەوانێ نزیکەی 2 تۆن بێت. ئەویش لە فلکەی چۆلی دانرێت، شوێنێکی زۆر باشە، گەورەیە، نافورەی لێیە. شوێنەکانیان بۆ تەواو کردووە و خەریکن. کاک دلێر ئەنتازیارە ئەو خەریکێتی لەوێ. خوا یار بێت لە هەفتەی داهاتووە ئایان بینەوە بۆ کوردستان. ئەم ئیشانە شەر بە ستیل دروست کراوە. من زیاتر حەزمە کرد بڵین ناوک بە برۆنز بکرایە، بەڵام لەبەر ئەوەی کە گرانترە ئیشی برۆنز، پارەکەی زۆرتر تێچێ، بۆیە هەموو ئیشەکانمان بە ئیشی ستیل کردووە. ئەم ئیشانەش پێش نزیکەی 3 ساڵ بڕیاری دروستکردنیرا، و نەبردنەوەشی بۆ کوردستان بە بۆنەی ئەم وەزعی کە ئیسە لە کوردستانە هەیە، ئەم قەیرانی دارایی و ئەم شتانەی کە بەسەر هەموو کەسێکە هەموو لایەکی گرتوتەوە، نەمانتوانی ئیشەکان بەرینەوە بۆ هەولێر. بەڵام ئێستا چۆن ئەبێ ئەیبینەوە بۆ هەولێر و دایانەنین، بۆی لەگەڵ ئیشەکانی کەیە، بڵین لەگەڵ ئیشەکەی خانەما هەموو تاواکاریەکانی بۆ بکرێ و بڵین بکرێنەوە بۆی ببینرێت. دروستکردنی ئەم پەیکەرانە کە من زۆرم حەزە کرد کە شتەکان کوردستانی بێت،
کە لە کوردستان دروست بکرێت بەڵام لەبەر ئەوەی کە بڵێن ئەو تەکنیک و ئەو کەرەسانەی کە من لێرە هەمە لە سوید هەمە و ئەو شوێنەی کە هەیە نەمتوانی ینی زۆر هەوڵم ما کە لە کارگەیەک لەو بابەتە شتێک دروستکەم کە لەوێ دروستی کەم بەڵام وازام زۆر گرانترە کەوت کە ئەو شتانە هەموو شتەکان بەرمەوە بۆ ئێوە بیکەمۆمانە بەداخەوە نەمتوانی ئەو شتە لەوێ ئەنجام بم هەرچەنە بردنەوەی ئیشەکانیش ئێستا بڵێن ئەم ئیشانە ئەم دوو ئیشەی کە ئی بەمەوە زۆر زۆرە ینی کولفەکەی کە ئی بەمەوە لێرەوە بۆ کوردستان و کاتێکی زۆریشی ئەوێ و کە ئیشەکان هیچی لێنێ و بە سەلامەتی بگاتە ئەوێ بەڵام هیچ مشکلێکمان نەبوو لە بیدایەتەوە کە ئیشەکەی خانممان بردەوە بۆ هەولێر زۆر بە باشی دامان ناو برادرانی پارێزگاری هەولێر زۆر یارمەتیان نام ئەم ئیشانە ئیشەڵڵا لە داهاتووە گەر هین بێت من حەزەکەم کە دەستگایەکی قسەمان کردووە لەو بابەتە کە ئەگەر بۆ ئیشی داهاتوو کە بڕیارە بکرێت لە هەولێر یا لە سلێمانی کە کارگەیەکی داڕشتنی برۆنز دروست بکەین لە کوردستانە کە بێتە نمونەیەک کە ئێمە نیمانە لە کوردستانە کارگەیەک و من ئامادەی خۆم دەربڕیوە کە ئێستا ئەو هەرچۆن لێرە توانم مەسەن من ئیشی برۆنز دروستکەم خۆم لە ستۆدیۆکی خۆمە بتوانین لەوێش ئەوە بکەین و لە هونەرمەندان و کەسانی کە قوتابیان بتوان فێری ئیشە بن و بمێنێتەوە لە کوردستانە بۆی ئێمە نەمانوێت پشت بە وڵاتانی دراوسێ بەستین بچینە ئێران بچینە بەغا بچین نازام چۆ ئێمەش میلەتێکین پێویستیمان بە دروستکردنی شوێنێکی وا هەیە کە کەسانی شارەزا و لێ هاتوو بە دیقەت ئیشی تیا بکەن و وەکو مێژوویەک بمێنێتەوە بۆ کوردستان وەکو پەیکەرسازێک کە بمەوێ ئیشێ بکەم لێرەیە لە کوردستان بەڕاستی ئیشی پەیکەر زۆر ئاسان نییە وەکو ینی پێویستی بە سپۆنسەری گەورە هەیە ئەگەر بۆ خۆم بیکەم لێرە ئەبێ مەسەلەن پلانێکی زۆری بۆ دابنێم دوور و درێژ مەسەن پێشەنگایەکی پەیکەرسازی برۆنز بکەم ئەبێ بەلایانی کەمەوە ساڵە 2 ساڵ من خۆمی بۆ ئامادەکەم دروستی کەم چونکە ئەو ماتریالانەی کە بۆ ئیشی هونەری پەیکەرسازی بەکاریە بەڕاستی گرانن و دواییش کە ئیشەکەت تەواو ئەبێت و ینی ئەبێت بە جۆرێ بێت کە ئیفرۆشیتەوە ئەو نرخە ئەو پارێ و بێتەوە دەست لە کوردستانە هونەرمەندەکانمان بەڕاستی جێی داخە کە ناتوانن هیچ ئیشیشیان بفرۆشن ینی ئەبێت زۆر ینی هونەری نەک هەر لە هونەرە لە زۆر بابەتەکانە گەڕاونەتەوە بۆ دواوە ئەوەش قەیرانی دارایی کوردستان و هونەرمەندەکان خۆشیان کە بەسەلەن زۆر شت هەیە توان مەسەلەن بە ئاسانی دەستیان کە هەرچانە کارەستێک تەکنیکی بڵێن مەکانی نۆمشتانە گرانترن مەسەلەن ئیشی بەردکەن ئیشیکان بکەم من ئەو ئیسا بڵێن هەوڵم ماوە کە ئیشی داهاتووم کە بڕیار وایە بڵێن چەند ئیشێک هەیە لە بەرنامەما لە کوردستانە بکرێت یەکێک لەو ئیشانە ئیشی پێشمەرگەیە مۆنەمێنتی پێشمەرگە کە بە قەبارەیەکی گەورە لە کوردستان بکرێت شوێنەکان دیاری کراوە بەڵام مەرجیش نییە ڕەنگە شوێنەکان بگۆڕێ بە بۆنەی قەیرانی داراوێ احتیمال هەیە مەسەلەن لەو شوێن نەکرێت لە شوێنی شکە بکرێت بۆیە ئەو پرۆژەیەکی چەند ساڵیە و چەند ئیشێکی کەش هەیە هەر ئیشی گەورەیە مۆنەمێنتە کە ڕەنگە لە هەولێر دوای ئەم ئیشانە دروستی بکەین ئەوەش بە هەماهەنگی حکومەتی کوردستان چونکە شتەکان بەڕاستی گەورەیە ئەبێت جیهاتێکی گەورە هەبێ یارمەتی وات
کە ئەنجام بدرێت. من خۆم پێشنگای تایبەتیم هەیە هی ئیشی پیکەرسازی برۆنز کە من بڵێن بانگەشەکرام و داوەتێکی واکرام کە لە شاری سلێمانی بڵێن لە شاری جوان میلانیۆم هوتێلەکەی کاک فاروقی مەلا مستەفا لەوێ بڕیار وایە پێشنگایەکی برۆنز بکەمەوە بە سپۆنسەری ئەوان بردنەوەی ئیشەکان و دانانی و فرۆشتن و شتیشی. ئەو ئیشانە وەکو پیکەرساز بەڕاستی من ناتوانم، چونکە هەموو پێشنگایەک کە بیبەرمەوە لەوانێ 9 تەن قورس بێت ئیشەکان بەلایانی کەمەوە. ئەوەش وەکو پیکەرساز ئەبێ سپۆنسەرێکی گەوری لە پشتا بێت. لە ئەوروپایە ئەوی شەرعینە شتە. لە ئەوروپاشە شتەکان احتیمالە گرانتر بێت فرۆشتنەوەی، و لێرە لە ئەوروپایە تەقدیری هونەر بە پارەکە ئەکرێت. ئەو هونەرمەندەی ئیشەکانی گران بفرۆشێ هونەرمەندێکی باشە. گەلەریەکان وە تەقدیری شتەکانەکەن. ڕاستە هونەرمەندی زۆر باش هەیە، بەڵام لەوانەیە ئیشەکانیان بەو نرخە نەفرۆشرێ. لێرەش وایە ئەگەر شتەکانە زیاد بفرۆشێ باشترین گەلەریە بڵین داوا دەکا کە پێشنگایەکی بۆ بکەیتەوە. ئەزانێ ئیشەکانە ناوە هەیە، ئیشەکان دەفرۆشێتەوە. و تقریباً لە کوردستانیشە هەستەکەم وایە کە تۆ کواڵەتی ئیشەکانە بەرز بێت، بتوانی بە ماتریالی جیاواز ئیش بکەیت، ئیشەکانی شتەمێنێتەوە. و هەرواشە لە کوردستانیش من هەستم کردووە کە پێشنگام بردێتەوە بۆ کوردستان، هیچ لە ئیشەکانم نەهێناوەتەوە، هەمووی لێ فرۆشراوە. ینی بەڕاستی کوردستانیش جێگەیەکی باشە بۆ فرۆشتنی ئیش. بەڵام نەک لەم کاتەیە تۆزێ جۆرێکیەیە. هیوادارم لە داهاتووی نزیکە کە کوردستان بە شێوەیەکی کە ببینین پێشمەرگە سەرکەوێ داعش و ئەم شتانە نەمێنێت لە چواردەوری کوردستان لەو شوێنانەی کە بڵێن لەو مەنتیقەی کە نزیکە لە کوردستانەوە تا ئەو کۆمەڵە بمێنێتەوە لە کوردستانە. ئێمە شتەکان هەمووی وەستاوە بێت. هیوادارم ژیان بگۆڕێت بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین زیاتر جێگەی دەستی خۆمان هەبێ، زیاتر شت لە کوردستانە بکەین، زیاتر میلەتەکەمان پێشکەوێت. وەکو پیکەرساز ئاواتەخوازم کە گۆڕانکاریشی وا بکرێ لە کوردستانە کە وا بێت کە بمێنێتەوە ئەو شتانە بۆ جیلی زۆر دوای خۆمان، کە بتوانین شتێکیان بۆ بەجێ بێڵین بۆ مێژوو بۆ کورد کە دوای چەندەها ساڵ کە بڵێن ئەمە مێژوویەکی هونەری پیکەرسازیە. من وەکو پیکەرساز قساکەم. ئێمە وەکو پیکەرساز زۆر بایەخمان پێ نەراوە کە ئێمە هەرچەنە خۆمان دروست کردووە لە ئەوروپایە کە ئێستا ئەم میلەتانەی ئەوروپا خۆیان شانازی بە ئێمەواکەن کە ئێمە ئیشیان بەو جۆرە پێپشانین کە ئیشەکانمان لە هینێکی جیهانیە دیارە ئەفرۆشرێتەوە. حەزەکەم یەکشت هەیە کە ببێ بە دوا پرۆژەم، ئەگەر ینی ئەوە دوا پرۆژەمە لە ژیانمە کە بکرێ لە کوردستان. ئەویش پەیکەری مۆنەمێنتی پێشمەرگەیە. مۆنەمێنتی پێشمەرگە کە بیرۆکەکەی ئەگەڕێتەوە بۆ پێش 4-5 ساڵ لەمەو پێش، کە شتێکی زۆر شایەن بە ناوی پێشمەرگە، شایەن بە کوردستان بکرێت
و کە هەموو کەسێکیش خۆی تیا ببینێتەوە هەموو کوردێک بگرە ئێستا لە هەموو جیهانیشە ناوی پێشمەرگە دیارە کە باسەکرێت کە چەند قارەمانێتی کردووە کە چەند خۆبەخشی کردووە بۆ ئەو شوێنە بۆ کوردستان بۆ جیهان دژی داعش دژی ئەو خوێن ڕێژانە ئێمە ئەبێ شتێک بکەین بۆ پێشمەرگە کە بەڕاستی شتێکی زۆر دیار بێت ئەو فکرەیە فکری مۆنەمێنتی پێشمەرگە کە پێش فترێکی زۆر لەمە و پێش بڕیاروا بوو کە لە سلێمانی بکرێت ئیشەکەی من بە ئیشێکی دیاری هەڵبژێرا لە ناو کۆمەڵێ پەیکەرسازیکەیە لە چەند پێشبڕکێیەکە کە من نیتیانە بووم بەڵام دوایی من بانکرامەوە کە منیش بەشدار بم خۆشببخت ئەو ئیشە هەڵبژێراوە کە بکرێت لە کوردستانە ئەو ئیشە وەکو نەسبێک بێت نەسبێکی گەورە کە بۆ پێشمەرگەی ون یا بۆ پێشمەرگە خۆی لەو قەبارەی کە دانراوە کە نزیکەی 30 بۆ 40 مەتر بێت بە جۆرەی ئەو شوێنەی کە بۆی هەڵەبژێرێت بەڵام ماتریالەکە ماتریالێکی کانزایەکی وا بێت کە بمێنێتەوە هەتایە ئەویش من خۆم وەکو پەیکەرسازێکە لە زیاتر خیبرەم هەیە لە ئیشی برۆنزە و چەندەها ساڵە من لە ئیشی برۆنزە ئیشەکەم ئەمەیە بە ماتریالی برۆنز بکرێت ئەو ئیشەش ئەبێت پاڵپشتیەک سپۆنسەرێکی زۆر گەورەی هەبێ ئەویش حکومەتە حکومەتیش لەم قەیرانی دارایی و شتەیە ڕاستە زۆر شت هەیە کە ناتوانانی بیکە بەڵام ئیشێک بۆ پێشمەرگە وابزانم ئەگەر حکومەت خۆشی نەیکات ئێستا ئەگەر من ئەو ئیشە کە هەڵبژێراوە بیکەم لەوانەیە هەر وڵاتەکانی دنیا پارە بن کە ئەو ئیشە بۆ پێشمەرگە بکرێت نەکەر حکومەت خۆی لەوانەیە چەنەها بڵێن کۆمپانیای نەوت هەیە لە کوردستانە کە ئەوان بیانەوە ئیشە بکرێ بۆ پێشمەرگە بەڵام ئەو ئیشە ئەبێ پاڵپشتی حکومەتی کوردستانی تیابێت ئیشەکە لە شێوەی ئەندازیاریاوە زۆر دیراسەمان کردووە بودجەیەکی تایبەتی بۆ دانراوە و قەبارەیەکیشی بۆ هەڵبژێراوە کە بکرێت احتیمال هەیە ئەو قەبارەیە گۆڕانکاری تا بکرێت یا ئەو شوێنەی کە بۆی دەستنیشان کراوە بگۆڕێت بۆ ئەوەی کە ئەو شوێنەی کە بۆی هەڵەبژێرێت کە قایل بێ بەوەی کە هەموو کەسێ بیبینێت ئەم ئیشی پێشمەرگەیەش بۆ شارێک نییە یا بۆ حیزبێک نییە یا بۆ چەند کەسانێک نییە ئیشی پێشمەرگە وابزانم بۆ هەموو جیهانە بۆ لە پێش هەموویەوە بۆ کورد تەبان ئەبێم ئیشە ژواهی بێت کە بەڕاستی هەموو هونەری پەیکەرسازی تیا بێت چ لە هینی بیناسازیەوە چ لە دیساینەوە چ لە ماتریالەوە ئەم شتانش تقریباً بیرمان لێ کردوتەوە من خۆشحاڵم لە داهاتووی نزیکمە کە ئەگەڕێمەوە بۆ کوردستان ئەم ئیشە هەم دیسان بە دوایە بچینەوە بەشکم ئیشەکە وابێت کە لە شێوەیەکی کەیە معاملە بکرێ بۆ ئەوەی کە تازووە بتوانین ئەم ئیشە جێبەجێکەین چونکە ئیشێکی یەک ڕۆژی و یەکمانی نییە لەوانەیە ئیشێ بێ بە نزیکەی بە ساڵێ بە 2 ساڵ تاوە بێ
منوەکو پەیکەرساز حەزەکەم ئیشەکەش کوردستانی بێت وام بڕیاراوە کە هەر بۆ ئەو ئیشی پێشمەرگەیە کارگەیەکی برۆنزی بۆ بکەمەوە بۆ بەرمەوە بۆ کوردستان ئیشەکەش بە پەنجەی کۆمەڵی هونەرمەندی کە یارمەتیدەری من بن لە کوردستانە ئەو ئیشە جێبەجێ بکەین بۆ ئەوەی ئیشەکە هەر لە سەرەتاوە ئەو چۆن بیرۆکەکەی لە کوردستانەوە هەڵقوڵاو و پێشمەرگەیە ئیشەکەش بە دەست و پەنجەی خۆمان لە کوردستان ئاپرێتەوە و کارگەکەش بمێنێتەوە بۆ وەکو کارگەیەکی برۆنز کە نیمانە لە کوردستانە کە بتوانین چەنەها ساڵ دوای ئەوە چەنەها ئیشیکەی پێ دروستکەینەوە وابزانم ئەو ئیشەشم هەر ببێ بە یەکەم ئیش کە بە برۆنز ئەکرێت لە کوردستانە بە دەست و پەنجەی خۆمان بۆ ئەوەی کە لە کۆتاهی ئەم شەڕی داعش و ناخۆشیانەی کوردستانە بتوانین ئیشی پێشمەرگە دانین دروستی بکەین کە وەکو سەرەتایە بێت بۆ ژیان بۆ ژیانێکی تازە بۆ کوردستان کە هەموو دایکێکی کورد بچنە شوێنە خۆیانی تێ بینەوە هەموو خەڵکێک کە ڕۆژە لە ڕۆژان پێشمەرگەیەکە لە دەزاوە خۆیانی لە ژێریا بۆستن و گوڵێ دانێن ئەوە هەموو ئاواتی منە ئەو ئیشە بکەم بژمرم قەیناکە